ئەو ژنەی سێ وڵات داوای ئازادکردنیان دەکرد. ئەوەی دۆستەکانی ئێران باسی خوڕی ئیسرائیل و ئەمریکاش بە هاوڵاتێکی ئاسایی ناویان دەبرد. دوجار لە ژێر فشاردا ئازاد کرا. ئەو ئەلیزابێست سورکۆف بوو. ئەو کچە توێژەرێکی ئیسرائیلیە و لەدایک بووی ساڵی 1985 و خوێندکاری دکتۆرایە و پسپۆڕە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ناسنامەی ڕووسی هەیە. ئەمریکاش وەک هاوڵاتیەکی خۆی هەوڵی ئازادکردنی دەدات. سوريا ببنيات القشر بين إسرائيل وكوخوت سوريا الديمقراطية. سورکۆڤ لە کۆتایی مانگی ئازاری ساڵی 2023 لە بەغدادی پایتەختی عێراق ڕفێندرا. ئیسرائیل حیزبوڵای عێراقی تۆمەتبار دەکرد بەوەی لە پێش ڕەفاندنەکەوەیە. ئەو کچە ڕووسی ئیسرائیلیە لە شاری سانت پەترسبۆرگی رووسیا لە دایک و باوکێکی بەڕەچەڵک جوولەکە لەدایک بووە بەهۆی چالاکیەکانیان دژی سۆڤێتی ئەو کات لە سیبریا زیندانی کراون. کاتێک خێزانەکەی کۆچیان کرد بۆ ئیسرائیل، ئەلیزابێس تەمەنی تەنها 4 ساڵ بووە. ئێستا خاوەنی بڕوانامەی بەکالیۆرۆسە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان، لە زانکۆی عیبری و ماستەری لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی تەلەبیب بەدەستێناوە. کاتی دەستگیرکردنی لەلایەن گروپە چەکدارە عێراقیەکەوە کاندیدی دکتۆرا بوو لە قوتابخانەی زانستە سیاسیەکان لە زانکۆی پرینستۆن و توێژەر بوو لە پەیمانگەی نیولاینز بۆ استراتیژ و سیاسەتی ئەمریکی. چەندین توێژینەوەی لەسەر گروپە جیهادیەکان ئەنجام داوە. سورکۆڤ گە لەو دوو ڕەگەزنامەیە بە 4 زمانی ڕووسی و عیبری و ئینگلیزی و عەرەبی قسە دەکات. ساڵی 2022 هاوسەرگیری کردووە و سەردانی چەندین وڵاتی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە. لە مانگی ئازاری ساڵی 2023 دوای گەڕانەوەی لە کافەیەک بۆ شوێنی مانەوەی لە بەغداد ڕفێندرا. هەر لە سەرەتاوە حکومەتی عێراق هەواڵی بێسەر و شۆنبیونی پشتڕاست کردەوە، بەڵام دڵنیاییدا لەوەی کە لە ژیاندا ماوە. ئەمریکا وەک هاوڵاتیشی خۆی مامەڵەی لەگەڵ دۆسیە و ژنە دەکرد، بەڵام زۆر سەرچاوە دەڵێن ناسنامەی ئەمریکی نەبووە. ئەمریکا با فشاری ئیسرائیل داوای گەڕانەوەی دەکات دوای زیاتر لە 2 ساڵ مانەوەی لە زیندانیانی هەنیەکاندا لە ژێر فشار و هەڕەشەی بەردەوامی ئیسرائیل و ئەمریکا. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند دوای هەوڵێکی زۆری دەستگا ئەمنیەکان سورکۆڤ ئازاد کرا. ڕێگە نادەین بە هیچ کەسێک ناوبانگی عێراق و عێراقیەکان ناشرین بکات.